بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ من سیداد بابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش بە دیداری ئێوەی ئازیز شادەبمەوە. بینەرانی ئازیز بۆم هەڵقەی بەرنامەکە کاک جەوهەر محەممەد ناسرا بە جەوهەرکانیانگیری میوانمە و باسێک لە کارە فۆتۆگرافەرەکانی دەگەین کە لە هەر سێ بواری سروشت و وەرزش و ئەنفالاکاری فۆتۆگرافەری دەکات. کاک جەوهەر سڵاو لێبێ و دڵخۆشم ئەمڕۆ لەگەڵمانی و زۆر بەخێراتی با قوربانە بووم هەمیشە دڵخۆشبی سپاس دەکەم. کاک جەوهەر ئەگەر سەرەتا لەوە دەست بکەین دیتێڵێکی ژیانی خۆ باسکەی کە جەوهەر محەممەد کێوە چۆن هاتیتە نێو بوارەکەەوە. بەڵێ دیارە من جەوهەر محەممەد لە دایک بووی گوندی کانێجیرم دانیشتوی قەزای چەمچەماڵم دیارە کاری فۆتۆگرافی من لە سروشتەوە دەستم بە کاری فۆتۆگرافی کرد لە ساڵی 2010ەوە و لە ساڵی 2014ەوە چوومە ناو بواری وەرزش و دواتریش لە ڕێ ئەو خولانی کە من بە دوای کاری فۆتۆگرافی یان بە دوای ئەو زانستانی کە لە بواری فۆتۆگرافی هەبوو توانیتم بچم زیاتر داخڵی ناو بوارەکە بم و من لە ساڵی 2014 خولێکی فۆتۆگرافیم بینی لە ڕێی کۆمەڵی وێنەگرانی کوردستان لە قیسلێمانی و ئەوەش وای کرد من ئیبداعی زیاتر بکەم لە کارەکەم. دوای ئەوە ئیتر لەسەر بواری کەسی ئەنفالیش کارم هەیە. باشە چۆم و بڕیارە دابێتە نێو بوارەکەەوە ئایا کەس هاوکاریکی یاخود کەس هۆکار و بۆ ئەمە یاخود تەنها وەک خۆتەڵی سروشت تو لە ناو چۆن بڵێ ئەم هەستە لە هەڵقوڵاوی ناختە و لە ناو جەرگی سروشتەوەم هەستە بۆ دروست بووە. بەڵێ دیارە گوندەکەی من جوگرافی وایە کە لە ناو لەسەر زەی بچووکە و شێوازێکی جوانی هەبوو لەو کاتەدا کە ئێمە هەستمە کرد کاتێک لە پاییزانیان لە بارانە دیمەنێکم دەبینی حەزمە کرد زووتر بیبینم. دیارە هەستم کرد لەوەی کە منیش ئەبێ لە ڕێی فۆتۆ ئەم دیمەنانە بوەستێن و دواتر بۆ خۆم هەر کاتی حەزم بەم دیمەنانە کرد بیبینمەوە. ئەمە وای لە من کرد من چۆنەڵی داخلی بواڵی فۆتۆگرافی بم ئیتە زیاتر ئەوەی کە لە وەرزشی ئیشم کرد دیارە خۆم یاریزان بووم لە ساڵی 2014 توانیتم دەست بە کاری وێنەی وەرزشی بکەم. دیارە وێنەی وەرزشەکانم من ئێستا 800,000 وێنەی وەرزشی هەیە دیکۆمنت کردووە و هەروە بە هەمونتا 800,000ەکەم نەگرتووە. دیارە شەو نخونیەکی زۆرم بینۆ لە مای ئەو 10 ساڵەیە و چی بە گەرما چی بە سەرما چی لە کاتی بارانەکان و لە خولەکانی پلە 2 پلە 1 خولی نایبی کوردستان خولی ئەستێرەکانی عێراق و خولی تیپە ملیەکانی سنووری سلێمانی بە تایبەت لە قەزای چەمچەماڵ چڕتریشم کردووە و لە نەحەکانی تری تەکیە شۆڕش قەرەنجیر بازیان وەکو تیپی ملی لەم سنوورە ڕۆڵم هەبووە بۆ کاری فۆتۆگرافی. بازیان لەم چەند ساڵی دوایە بووە بە قەزا. باشە با من ئەوە بپرسم ئەم کارکردنە لە سێ لاینی فۆتۆگرافەریەوە چ سروش چ کەیسی ئەنفال چ وەرزش ئەمە تا چەند ئەرکی تۆی قورس کردووەوە کە تەرکیزکەیتە سەر هەر سێ بوارەکە ئایا تەرکیستی بۆ منەوە پەش و بڵاو نەکردەوە کە نەتوانی بۆن لەسەر یەک بوار بۆستی؟ خۆی ڕاستە بواری فۆتۆگرافی بەشەکانی زۆر زۆرن. دیارە منم سێ بەشەم هەڵبژاردووە. سروش وەک باسم کرد حەز و خولیایەکی خۆم بوو. وەرزشیش ئەوەیە خۆم یاریزانم حەزم بە تۆپی پێەیە ئەگەر ڕەن بێ هەندێک جار کاری وێنەگرتنیش نەکەم بڕۆم بۆ تەماشاکردن یاریەکان. مەسەلەی کەسی ئەنفالیش خۆمی چەکم لە جێمەوانی کەس و کاری ئەنفالم ئیتر ئەم سێ بوارە زیاتر لە منەوە نێزیک بوو بۆیە ئیشی تا دەکەم. پاشە با من سەرەتا پێش ڕێبچینە لای وەرزشەکە زۆر جار بۆ منە ئەبینیت کە فۆتۆگرافەرێک لە شوێنێکایە بۆ منە خەڵکێکە پێی ئەڵێ کە ئەی ناسیانەشە ناشناسە لە وێنەیەکەم بگرێ بۆ سەر پرۆفایل ئەمە تاچەند ئەم داوایە لە تۆ کراوە لە شوێنەکانە لە بوونە لە ناو سروش تابیان لە یاریگەکان نابێت لە شوێنەکە بێت تاچەند ئەم داوای لە کراوە ڕسمێکی جوان بۆ نمرە کوالەتیمان بگرێ بۆ سەر پرۆفایل. بەڵێ دیارم داوایە هەم لە ناو سروش هەم لە ناو وەرزشە بەڵێ ئەو داوایم لێکراوە و منیش توانیمە یعنی چەند فۆتۆیشی بگرم بە تایبەتی ئەوانەی کە بۆ سەر پرۆفایل بەکاردێن پۆترێت زیاترە ینی بەکاریە یانە حەزەکە هەیە حەزی بە پۆترێت نییە حەزەکە کاڵێک کامل با جەستەم دیار بێ یانەوە تاڵێ بانیوەی جەستەم دیار بێ ئیتر توانیم بە چەند وێنەیەکی بۆ بچکێنم و دواتر یەکێ لە وێنەکانی دڵخوازی خۆی بێکە ئەو وێنەی کە ئەو مەبەستێتی. کاتێک ئەچنە یاریگەکانەوە
تۆک و جەوهەرەکانی هەنجیری تەنها تەرکیز و لای تۆپەکەی یاخودەوە تا هەندێک کات دەبینین بۆنە لە گۆشەیەکی یاریگەوە ڕاهێنەر لەگەڵ یاریزانێکی خۆیان گفتوگۆکن و ڕێنمایەتدا بە یاریزانێکی یاخود دوو یاریزان هەرێک و لە تیپێکی جیاواز گفتوگۆکن بەیەکویان لە کاتی گۆڕانکاری بەدلەکانی یاریزانێک ئەڕواتە دەرو یاریزانێکی تریەتە ناوە هیچ سەرنجێک یان تەرکیزەکەی دەسەر ئەم حاڵەتانە ژیان تەرکیز و لای تۆپەکەیە. کاکەسیدات خۆی یەکشە دەیە خۆی ئەگەر بتەوێ فۆتۆگرافەر ئەگەر بێوێ ئەو بۆ دانیشتووە کە ئەو حەدەسانە بگوازێتەوە کە لە یاریگەیان یان چۆن بڵێ وێنەیەک بگرێت کە پەیامی تیا بێ پەیامەکەش پەیامی گەیاندنی وەرزشە ئیتر هەر کاتێک لەم بوارانە بتەوێ بیگریت گەیاندنی ئەو پەیامەیە ئەو چالاشیە کە لەو یاریگایە ئەکرێت بەس من وەکو خۆم 170 تەرکیزم لای جوڵەی تۆپە یعنی ڕاهێناری چۆنەڵێ وێنێ ڕاهێنەرە ئەوانیش ئەگرم و یەدەکیش ئەگرم بەس زیاتر من حەزم لەو حاڵەتانن کە یاریزان جوڵە بە تۆپەکە یان دوو یاریزان هاو ژمارەکانیان یەکە لە نێزیک یەکەن چەند جارێک جوڵیان بە یەکەوەیە ئەمانەش تەرکیزی من چێتە سەری وێنەم گرتوون. باشە دوو لاین هەیە بۆ هەیە فۆتۆگرافەر هەیە پێی خۆشە وێنی زۆر بگری لە یاریگەیە فۆتۆگرافەریشێ ئەڵێ نەخێر من وێنی زۆر ناگرم 5 دقە بۆ دقە ئاسایە وێنەی گرم بەڵام وێنەکە جوان بێت وەکو ئەوە بێکەوە خۆم ئەمێ و کوالەتی بێت تۆ لە کام لایەنەیانی من ینی بڵێ چۆنەڵێ کاتی خۆم زۆر کەمی بە فیڕۆ ئەدەم بە تایبەتی لە ڕووی شەتەری کامیرەکەمەوە نامەوێت کامیرەکەم ماندوو کەم 2000 وێنە بگرم 20 وێنەم دەستکەوێت من لەگەڵ ئەو لایەنە نیم کە وێنەی زۆر بگری من هەموو کاتێک وێنە ئەگرم چونکە بە حکمیەوەی کە خۆم یاریزانم ئەزانم لە چی حەدەسێکە لە چی شوێنێکە وێنە ئەگرم ینی زۆر کاتەیە کەمترین وێنە ئاگرم بەس زۆر جار ینی یاریزان من نەقم بەسەرەوە نییە لە یەکا لەیەکەی سەرچاوم یکەمە سەرسرم بەس من ئەبێ وێنەیە پیشانی بیرێنەکانم بەم کە لێ ڕازی بین یان بۆ نمونە ڕخنەی کاری فۆتۆگرافیم لێ نەژیرێ ئەنی ئێستا من زۆر جار یاریزان هەیە دێ ڕوبەڕووی منەبێتەوەڵێ بۆ نمونە لەوڵاگە لە یەکم لێتە لە جارەکەی تریانەیەکە من نەکرد ئەڵێم قوربانی چاوە بم وێنەم گرتووی چەند وێنەیەکم گرتووی وێنەکە دۆک پێویست نەبوو بۆیە من ناتوانم لە تۆڕە کۆمەڵایەتەکان دای بگرم یانەوە تا بیدەمەوە دەست خۆت چکو ئازانم وێنەکە نەخسیە من فۆتۆگراف قەت لەگەڵەوە نیم فۆتۆگراف وێنەی یاریزان بگرێ قاچی دیار نەبێ دەستی دیار نەبێ یعنی زۆر جار هەیە ئەمە نەخسی فۆتۆگرافیە تۆ وێنەی شخصێکەگیری بە تایبەتی یاریزان ئەبێ پێ بڵێ لە ئەو یاریزانە لە کوێیە ئایا لە یاریگایە لە دەرەوە یاریگا تو وێنە گرتووە یعنی ئێستا بۆ نمونە زۆر جار هەیە سەیرەکەی فۆتۆیەکمان کردوێتە پێش چاو چیمەنی یاریگاکە دیار نییە تەناش لە چۆنەڵێ لە سنگ بەرەو سەرە یان بۆ نمونە حەدەسێکە کامل نییە هەر کەسێ بینەرە سەیری بکە ئەبێ تۆ پێی بگەێنی کە ئەم جوڵێت لە شوێ تۆمار کردووە بۆیە من لەگەڵەوەیە کەمترین وێنە تۆمار بکەی و باشترین وێنە هەبێ بەڵام هەندی یاریزانەکان بۆ منە خۆیان حەزیان لێ هەندێک وێنیان هەبێت بۆ نمونە لە کەمەر بەرە و سەر بێت و زۆر ئەم وێنانە بۆن لەسەر کەڤەری فەیسبوک یان لەسەر پرۆفایلی فەیسبوک یان ئینستاگرامیاندا ئەنێن بەڵام پێیان خۆشە لە ئەسنای یاریە بۆ ئەم وێنانە بگرێت نەک تەنها بۆستن و چاوەڕێ بکەن فۆتۆگرافەرەکە وێنەیان بگرێ بەڵکو لە ئەسنای یاری و جوڵەیە وێنەیەکیان بگیری لەسەر و کەمەریانەوە بێ ئەم حاڵەتانە تۆ بۆ ئەمە چیڵێ خۆی وەکو حازی شخصەکە ئەوە شتێکی ترە من داوام لێکراوە بۆ نمونە سەیرەکەی یاری پێشەوەی دەست پێکە تو یاریزان بە تەنیژەکەەوە سناڵی وێنەمان بگرێ ئاساییە منە چۆنی وێنەکەی بگرم لەسەر داوای خۆیەتی بەس من وەکو حەزی خۆم وەکو کاری فۆتۆگرافی قەت لەگەڵەوە نیم وێنەی یاریزانێ بگیرێ یەک قاچی دەربکەوێ یەک دەستێکی دەرنەکەوێ لایە لە جەستەی دەرنەکەوێ یعنی تۆ لەوێ ڕاستە دڵی کەسەکە ڕازیەکەی بەس لە هەمان کاتە هەڵی چۆنەڵی بواری فۆتۆگرافی دەکەوێتە سەر باشە ئەو وێنانەی ئەچرکێنن بۆ نمونە کاتێک ئەچنەوە بۆ ماڵەوە بەتڵنیا و ژمارەیەکی زۆر وێنەتان گرتووە داخلی لاپتۆپەکەیەکەن دوایەوە ئەم وێنانە چیلەکەن ئایا ئەیسرنەوە یاخۆت هاردی زیادەتان هەیە بەدڵنیایە ئەم وێنە زۆرانە لە ناو لاپتۆپەکە جێگەی نابێتەوە کاگەسی دادوەکو سڕینەوە ئەو ئەسڕینەوە کە بەکەڵک نایە ئەو ئەسڕینەوە کە بەکەڵک نایە بۆ نمونە من 100 وێنە بگرم ئەگەر بێگومان هەبێ فلتەری خۆمی بە سەرا بڕاوە سەیری بکەم بۆ سەیری وێنەکان بکەم بۆ بزانم ئەوەی کە ئێستا باسم من نەقسی فۆتۆگرافی نەبێ و لە دوای ئەوە یاساکانی فۆتۆگرافی تێدا بێ و
و ئەنجا من بیکەمە بێشایی بینەرەکانم بۆ من هیچ وێنەیەک ناسڕمەوە من وەکو پێتم گوت خاوەنی 800,000 وێنەی وەرزشی و لەگەڵەوەشا 5 چاردم هەیە هاردەکانم هەندێکیان لەپەڕ بوونن بەردەوام هیچ کاتێ دڵی ئەوەمان نایە کە وێنەیەک بیگرین ئەوە ناکە بە کەڵکمان نایە ئەوانەی کە تۆ ئەڵی کە بە کەڵکەوە دێن کە پیان بوترێ فۆتۆ و یاسای فۆتۆگرافی تێدا بێ قەنەعەتی منە هیچ فۆتۆگراف و فۆتۆگرافەشە کە دیکۆمنتی هەبێت. پاشە با من لەسەر بابەتی تیپە میلیەکان پرسیارێ بکەم پێم وایە گلەی ئەو لێکراوەکەوە ئەڵەن لە یارەکانە ئامادە نابیان نەک ئامادە نابێت لە جاری وای بۆنە تیپێک گلەیەکە بۆنە ئەڵە دوێنێ لە یاریگا ئامادە بووە یاری تیپێکی بۆ نمونە ڕووماڵ کردووە فۆتۆی کردو وێنەی گرتووە بەڵام یاری ئەمڕۆ ئێمە ئامادە نەبوو تۆ بۆ ئەمانە چێڵی من گلەیەکەیان سەر چاوم لەگەڵەوە کەسیدا خۆتەزانی وەکو من خۆم هیچ بژێیەکم لە سەرکاری فۆتۆگرافی نییە ئەمە ژوا دەکام من چونکە ئەرکم هەیە و دەوامم هەیە ئەکرێ لەو کاتانەیە بچمە یاریگا کە فراغم هەیە یان چۆنەڵی کاتم هەیە من لەواچێ لە هەفتەیەکە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ ڕەنبێ کاتیانی ساڵانێ بوو بێ لە ساڵەکانی 2015 16 17 تا 18 توانی بێتم 7 ڕۆژ لە یاریگاوتم بەس ئێستا ڕەنبێ بە تایبەتی برادرانی لژنەی تیپە ملیەکانی چەمچەماڵم ئاگادار کردوتەوە کە من کاتێکی کەم لەبەردەسا ڕەنبێ خۆشیان ئاگاداری ئەوە بێتن 2 ڕۆژ مەجالم هەیە لەگەڵ ئەوەشە ئەو ڕۆژانی کە مەجالم هەیە هەر تیپێک فەرق ناکەم بۆی کە من هەر تیپێک چێ نییە چێ لە یاریگایە گرنگەوەیە من خۆم کاتم هەبێ بچمە یاریگاکە و وێنەیان بچرکێنم بلامەوە مەبەست نییە فەرق و فرۆق لای من بە هیچ شێوەیەک نییە ئەوەی کە لە نزیکەوە بمناسی ئەزانەیە کە من زۆر جار هەبوو چوومە بۆ یاریەکەی خولی چۆنەڵی ڕسمی لە لاکۆڵانێ لەم داوە وێنەی لاوێکم گرتووە یعنی ئەمە بۆ من ئەوە نەبوو لای من ئەمێ وێنەی ڕاستە من ئەوە لێت نەشارمەوە وێنەی یارێ بەهێزەکان یان خولی ئەستێرەکانی عێراق حتمما وێنەی باشتری کاتەسەکەوێت ئەمە لای هەموو لایەک باش کرابێ بەس من زۆر جار گوێم بەوە نەداوە لە پلە دوو وێنە بگرم لە پلەیەکە وێنە بگرم لە نایابی وێنە بگرم ئەمانە زۆر بۆ من گرنگ نەبووە یاین لێرە پیانەڵی کە نەبوونی دەرفەت و مەجالە کە هەمیشە لە یاریگاکانە گومانیتیانی ئەمە با لایەن ڕوون بێ و دوایەوەش دەرفەت و مەجال خۆتەزانی من وەک پێتم گوت هەموو کا دەڵێم بژێوی ژیانی من لەسەر کاری فۆتۆگرافی نییە بۆ ئەمەش فراغی بۆ من کەم کردوتەوە باشە با من ئەوە بپرسم تۆک ئەڵێ بژێوی ژیانم لەسەر کاری فۆتۆگرافی بەڵام تا ئێستا هیچ بڕەپارەیەکی مادی لە کاری فۆتۆگرافەری دەستکەوت و یاخود بڵێم هیچ گیانەیەک یان هیچ ڕێکخراوە یان هیچ دەستگیەک داوای لێ نەکردووی گرێ بەست لەگەڵا بکەن و کاریان بۆ بکەیت وەکو مادی من ئەوە کە پێتم بوو لە ساڵی ئێمە باسی وەرزشەکەین لە ساڵی 2014ەوە 10 ساڵە کاری فۆتۆگرافیەکەم چەنەها کامیرەم گۆڕیوە لێنزم گۆڕیوە و چۆنەڵێ ئەو پێداویستانەی کە بۆ کاری فۆتۆگرافیان بە چۆنڵی بەرسەر ئەرک و تێچووی مادی خۆم چۆتمە هەر شارێک چۆتمە هەر یاریگایەک لەسەر ئەرکی خۆم بووە لەسەر چۆنەڵی مادی خۆم بووە هیچ کەسێک و هیچ لایەنێک هاوکارم نەبووە یعنی تا ئێستا هیچ کەس هاوکار ئەو نەبووە تەنانەت هەردێکیان بۆ نەکردم کە وێنەکانی خۆشیان تێ بکەم باشە باسی پێویستە باسی خولەکانت کرد تۆ ئەو ڕۆژانی کەوا فراغت هەیە و مەجالت هەیە تا چەند هەوڵداوە بۆ نمونە پلانداونەکە بوون سەردانی یاریەکان ئەو یاریگەنەوی کەوا خولەکانی کوردستان یا خولەکانی عراقی تیا بەڕێواچێت بۆ نمونە تۆ چ کاتێک ئەچی بۆ خولیتی بە میلیەکان و چ کاتێک ئەچی بۆ خولەکانی کوردستان یا خولەکانی عراق بۆنە تۆ لە هەفتێکە لەوانێ 2 ڕۆژ تا 3 ڕۆژ مەجالت هەبێت چۆن ئەم فراغانە بۆنە سەردانی ئەم یاریگایە ناکەن جارە من لە ئەوڵی هەفتەوە کە پیلانەکانم دانیم یان سەیری یاریەکانەکەم ئەڵێم بۆ نمونە با چالاکیەکەمە بێ لە خولی کوردستان یان بۆ نمونە سەیرەکەی 2 یاری کۆتایی یان یاری کۆتاییمان هەیە لەگەڵ چالاکێ تر بۆ من لە شۆڕش بی یان لە تەکێ بوو بێ چوومە ینی چۆنڵی چالاکیەکەم بردو ڕۆژێ شۆتمە چەمچەما ڕۆژێ شۆتمە شۆڕ ڕۆژێ شۆتمە تەژێ یعنی ئەم حاڵەتانە هەبووە بە زیاتر بە حکمیەوەی کە من کاتم کەم لە بەردەسایە و لە چەمچەماڵیشم زیاتر ڕەنبێ تەرکیزم لەسەر خولی لژنەی تیپە ملیەکانی چەمچەماڵ بوو یان ڕەنبێ ئێستا برادران یان گوێبیستی ئەم بابەتە بن کەمتر ڕەنبێ توانە و کاتم بەسەر ئەوە بشکێ شارەکانی تگەڕابێتم وەلەوەی خۆ حزورم هەبووە لە چالاکیەکانیانە لە چالاکە وەرزشیەکانیانە
من ئەو شایەتیە و بۆ دەم کە جەوهەرەکانی هەنجیری لە تیپە سوپاس. میلیەکانە هەمیشە ئامادەگی هەیە بۆ تەنانەت من کە یاریم کردو چەندین یاری جەوهەرەکانی هەنجیری ئامادە بووەوە لە خولەکانی کوردستانی بەتایبەتی لەگەڵ یانی چەمچەماڵە زۆرترین ئامادەبوونی هەبووە. کاک جەوهەر ئەمە پرسیارێکت لێ بکەم لەسەر وێنە جیاوازی وێنەی باش و خراپ چییە و چۆن جێ ئەکرێنەوە؟ دیارە وێنەی باش و خراپ ئێمە هەروە کاتێک وێنەیەک ئەبینین زۆر جار من یعنی لێرەوەڵێم ڕاستە تۆ تەوێ دڵی هاوڕێیەکت ڕازیکەی دڵی من ڕازیکەی کە هاوڕێتم فۆتۆگرافم یعنی هەوڵ مەدا هەر وێنەیەکە بینین لە کۆمنتی فەیسبوک داواتان لێکم وەکو ورزشکاران سوێن مخۆ بڵێ بەخوا وێنەیە جوانە ببی لە ئەمێنەیە جوانە چونکە لە ڕووی لاینی دینیەکەەوە سوێندەکەت لێ ئەکەوێت چکە من کۆمنتم بینیوە سەیرم کردووە سوێندی لەسەر خواردووە تۆ ئەتوانی چەند وشەیەکی تر بەکاربێنی وشەمان زۆرە تا ئەوەی تۆ دەستخۆشی لە فۆتۆگرافەکە بکەیت بەس سوێند مەخۆ بۆی کە بڵێ ئەم فۆتۆیە جوانە چونکە فۆتۆی باش و خراپ بە پێش خاڵجیاکرێتەوە یعنی گۆشەی تاو بێ ڕووناکی چۆنەڵی وێست باڵانسی تاو بێ فۆکس بێ یعنی ئەم خاڵانەی ئەبێت تێدا بێ ئەوسا پێ دەگوترێ فۆتۆیەکی باش یان بۆ نمونە تۆ کامیرەیەک سیرەکەی لە ئۆتۆ ڕسمی پێگیرابێ تۆ ناتوانانی بڵی فۆتۆیەکی تەواوە حتمما ئەو فۆتوانی کە باشن یان فۆتۆیەکن کە لە پێشەنگاکان پێشبڕکەکان بەکاردێ و چۆنەڵی احتراف پێکراوە ئەبێ لە ڕێی مانوێڵەوە ژیرابێت تا ئێستا هیچ پێشەنگایەک و بۆ خۆ کردوتەوە بۆ کارە فۆتۆگرافەرەکان و پیشاندانی بە خەڵک عین جگە لەوانەیەکەوە لە سۆشیال میدیای بڵاوەکەیتەوە؟ بەڵێ من دیارە خاوەنی نوۆ پێشەنگایی سروشتم تایبەت بەخۆم پێشنگایەکی وەرزشیش کە کاکدانیار سەنگاوی سوپاسیەکەم ئەو سپۆنسەری کرد پێشنگایەکی وەرزشم کردەوە تقریباً 3 پێشنگای کەیسی ئەنفالم هەیە و تەنانەت بۆ یادی ئەم ساڵ لە یادی ئەنفالات پێشنگایەکەم هەیە بەناوی فرمێسکەکان بۆ دوای 36 ساڵ لە چاوی دایکان بەردەوامە و بەشداری پێشنگەکانی تریشم کردو چی لە سلێمانی چی لە هەولێر. کاک جەوەر زۆر جارە بینی لە سۆشیال میدیاکانەوە بۆ نمونە چەند وێنەیەک یاخود وێنەی چەند فۆتۆگرافەرێک دائەنێن ئەڵەن بۆ نمونە دەنگدان بکەن کێ باشترین فۆتۆگرافەرە و فۆتۆگرافەری ساڵ هەڵبژێرن یاخود بۆ نمونە باشترین فۆتۆگرافەری خولەکانی کوردستانی شیە ئەمانە ئەتر بۆ نمونە ژمارەیەکی زۆر لە هاونیشتیمانیان لە ڕێگەی کۆمنتەوە دەنگەدەن. تۆ با من ئەو پرسیار لە تۆکەم پێت وایە باشترین فۆتۆگرافەر بوونی هەیە ئەگەر هەیە پێت وایە لە کورسانە با زیاتر تەرکیز بکەینە سەر وەرزشەکە لەبەر پێم وایە زۆربەی کارەکانی تۆ لە بواری وەرزشە خۆی بینێتەوە پێت وایە باشترین فۆتۆگرافەری وەرزشی لە کوردستانێکی ئەگەر هەیە؟ خۆی ڕاستە من سوپاسی وە میراناکەم کە لە پەیجەکان بە تایبەتی لە هەندێک پێی سەز ناکەم لایەن بێنم بەردەوام ئەم پێشبڕکەیانیان دایانە یتر لە 5 فۆتۆگراف 6 فۆتۆگراف دانرا کە ئەمە کێ باشترینە وەکو باشترین فۆتۆگراف باشترین پێوەرێکمان نییە بۆ باشترین فۆتۆگراف وەکو شەخص بەس وەکو فۆتۆ بەڵێ باشترین فۆتۆمانەیە یعنی چۆنەڵی سیرەکەی فۆتۆگرافێک فۆتۆیەکی 20 فۆتۆی چرکاندووە 100 فۆتۆی چرکاندووە یەکێ لە فۆتۆکانی چۆنەڵی فۆتۆیەکە هەموو مواصفەتەکانی باشترین فۆتۆی تایە لەو حاڵەتایە تۆ ئەتوانی پێی بگوتری ئەم ساڵ باشترین فۆتۆی چی فۆتۆگرافیەکە یعنی ئەتوانی بەم پێوەرە پێناسە بکەیت بەس بە شێوازی ئەوەی کە وەکو شەخص نەخێر بەس ئەوە هیچ گومانیتیان نییە وەکو ئاست و توانە فۆتۆگراف لە فۆتۆگرافێکی تر چۆن لە ڕووی زانستیەوە زانیاری زیاتر پێەیە و زانستی زیاتر پێەیە و ئەتوانێ حاڵەتەکان باشتر تۆمار بکە ئەم جیاوازانە هەیە لە بینی فۆتۆگرافەکانە بەس وەکو باشترین نەخێر نییە. پاشە با من ئەو بپرسم لە ئێستای بۆ نمونە چەندین فۆتۆگرافەری لاومان هەیە هاتوونەتە ناو بوارەکە و دەستیان پێ کردووە تۆ ئەگەر ئامۆژگاریان بکەی ئامۆژگاری تۆ بۆ ئەوان چێکە تۆ ماوەی 10 ساڵە لەنێو بوارەکەی تایبەتی بواری وەرزش بۆ فۆتۆگرافەرە لاوەکان کە لە بواری وەرزشا کارەکەن تۆ ئامۆژگاری تۆ چییە بۆیان؟ ئامۆژگاری منەوەیە گەر خۆیان چۆنەڵی هەوڵ بن چۆنەڵی هەموو ژیانی خۆیان تەرخان نەکەن بۆم بوارە چونکە لەبەرەوەی تۆ هەموو ژیانی خۆ تەرخان کرد لە ماوەی 2 ساڵە ئەوەستیت چونکە سەیرەکەی تۆ تەواوی ژیانی خۆت تەرخان کردو بۆ ئەم کارە و لەو لاوە سەرۆشی نادیەکە پێی نازانێ لەو لاوە سەرۆکی لژنەی تیمە ملیەکان پێی نازانێ لەو لاوە سەرۆکتی پێی نازانێ ئەگەر چاوەڕێی پێڕازیبوونی ئەوان بکەیت
لە ماوەیەکی کەم دادەوەستی من زۆر جار هەبووە هەستم کردووە وێنەی تیپێکم گرتووە زۆر بەلامەوە ئاسایی بووە خاوەن تیپەکە یان بۆ نمونە ڕاهێنەری تیپەکە بەلایەوە گرنگ نەبووە من وێنم گرتویان نا بەس من لەیان نەوەستام گوێم پێ نەداوە وێنەی خۆم گرتووە یعنی زۆر جار هەیە دەبێ ئەگەر تۆ 200 بینەرت هەبێ 200 بینەرت هەبێ ئەگەر 120ش لە ناڕێزی بێ نابێت لەوە کۆڵبی کە بڵێ بۆ لێم ناڕازی بێت تۆزە لە ڕەخنە کەمتر بترسی پێم خۆشە پرسیارێ بکەم کاتێکەوە لەگەڵ بۆ مناڵەکانی خۆتە لەگەڵ ئایلەکەتە ئەچنە دەرەوە بۆ گەشت و سەیران یاخودوەنە لە ماڵەوە منداڵەکانی خۆتی کات حەزیان پێ بۆ نمونە فێری وێنەگرتن بن یا بێنە بوارەکە وە لە نێو سروشتا وێنە بگرنوە یاخود با بە شێوەیەکی تریش پرسیارەکە بکەم ئەڵەن فۆتۆگرافەرەکان بۆ نمونە زۆر جار ئەوەی کەوا خۆیان وێنەی کەسانی ترەگرن کەسی تر ناتوانێت وەکو خۆیان وێنەی خۆیان بگرێت لەو لایەنەوە مەزلومن تۆ هیچ هەوڵت دا بۆ مناڵەکانی خۆت فێری بوارەکە بکەی بەشکم بەڵکو لەو حاڵەتە نەجاتت بێ ئەوانیش بتوانن وەکو خۆت وێنەی خۆت بگرن وەڵاهی وەکو حەزەوە لە دەست خۆیانە بەس وەکو فێربوون بەڵێ فێرم کردوون و ئەشتوانن وێنە بگرن و هەندێک جار بەچەند مەرحەلەیەک یعنی یەکەم مەرحەلە بڵێن داوتمە دەستیان و فێرم کردوون لیان ڕازیم نا بەس لەخوا بەسپاس بخۆی ئێستا گەشۆتنەوەی کە بتوانن وێنەیە بگرم و پێی بڵێم بەو شێوازە بیگرە و دواتر وێنەیەک بێ کە وەلەوی ڕەنبێ لە ژێر جێگای تومەحی خۆمان نەبێ بەس تا ڕادەیەک ئەتوانم کەڵکی لێ ببینم تۆ خودی خۆت پێت خۆشە بۆ نمونە ئەوان وەکو خۆت بێنە نێو بوارەکە و بۆ نمونە درێژە بەم ئیشە بدەن یاخود پێت خۆش هەرتە ناو وەکو شتێکی ئاسایی بێت یان چاوەڕێی حەزی خۆیانی ئەوە گومانیتیانە وەکو حەزی خۆیان ئازادن لەوەی کە چۆن حەزی پێیەکەن یاخود دیێن یاخود بەکاری نانێن بەس وەکەوەی کە بڵێن خۆم چونکە لەبەرەوەی لێت نەشارمەوە لە ڕووی مادیەوە زەرم لەسەر کردووە یان چۆنەڵێ هەم ئەوەی کاتی خۆم زۆر بە فیرۆداوە لە کاتی ئەوەی کە زۆر ماندوو بوومە سەیرم کردووە خەڵکانێک لەسەر فۆتۆکانی من یان خەڵکانێک لەسەر ئەو چالاکیی کە من کردومە ئەو بۆ من زۆر جارە بۆ جێگای نیگەرانی بۆ سەریم کردو مادی لەسەر وەرگیراوە شتیان وەرگرتووە یعنی ئەمانە وای لە تو زۆر جار وات لە یەکا کە ماندووبی وات لە یەکا کە ئەو ڕێچکەی خۆت پیاڕۆیوی نەوەکانت پیان نەڕۆن یعنی ئەمانەشان باشە لە ژیانتدا بە ئەو لە ژیاندا خۆت بە قەرزارێکی ئەزانی لە بواری کاری فۆتۆگرافەریە وەڵاهی خۆیەگە ڕاستی بێ من لە سەرەتایە کاکە شاخەوان هاوڕێیەکی خۆشەویستمە خەڵکی جۆنەڵی هاوڕێی مناڵیمە هەر خەڵکی گوندەکەی خۆمە و مامۆستای من گۆبتەپەی کاویش هاوڕێشی ئەزیزە و دوای ئەوەی کە من لە ڕووی زانستیەوە پارەی زیاتر بەکارەکەم درا کاکە عومەر کەریم فۆتۆگرافەری دیاری کوردستان کە لە شاری هەورێ نیشتەجێیە بەڕاستی لە ڕووی زانستیەوە ئیبداعیشی باشی بەکارەکەی من کرد لە ساڵی 2020 لە ڕێی ئەو کار لە ڕێی ئۆنلاینەوە خولیشی فۆتۆگرافی پێوتین بە چەند خۆم و چەند هاوڕێیەکی تر و ئەوە بووە وەرچەرخانی کاری فۆتۆگرافەری من بەڕاستی لە چی شتێکی ژیانت پەشیمانی وڵاهی زەحمەتە یانی هەر کارێک کردێتم زۆر جارە بووە بە دڵسۆزی کردومە یان بۆ نمونە زۆر جار تۆزێ من لەوەیە چۆن لەی گوێم بەوە نەداوە کە شتێکەکەم خەڵک لێ ڕازی گرنگەوەی خۆم ڕۆحم پیاسوودەیە جا بۆیە لەم حاڵەتەیە پەشیمانی مەبەستمەوەیە کارێک کردوتە پێ دوای بوونەت کردە یاخود بوونە نەت کردووە دواترە دوای چەند ڕۆژێکان دوای ماوەیەک پێ دوای ئەم کارت بکردایە خۆی کارێکەوەی کە کردبێتم سەرپەرشتیکردنی تیپی ملی بووە یعنی بەڕاستی لەمەیان تۆزێ پەشیمانمە چکە لەبەرەوەی مادووبوونەشی زۆرم پێوە ئەدی و لەگەڵەوەشە شەو نخۆنی و بانکردنی یاریزان وەکۆکردنەوەیان و یعنی چۆنەڵێ دەبۆیە ئاگال لیان بووە چۆن دێن بۆ یاریگا چۆنە ڕۆنەوە یعنی دوای ئەوەش سەیتە کرد لە ڕووی هەندێک قسەکردنەوە تۆزی ئازاریان دێ ئەمەش بۆ من جێجار هەیە جێگای حەزم پێ نەبکردا ینی ئەمەش هەیە بۆ من باسی تیپە میلیەکانت کە پێم خۆشە باسی ئەوکەم کە خۆت چگە لە خۆت یاریزان بووی و دواتر لە خەزای سەمچە ماڵە سەرپەرچارێکی لە تیپە میلیەکان بووی خۆت باست کرد ئەگەر باسێکی ئەو کاتمان بۆ بکەی و ئاسی تیپەکەتان چۆن بوو و تا چەند ئەمە کاتی تۆی گرتی بووە لە بۆ نمونە لە ژیانی ئاسایی خۆدا بەدڵنیایی ئەمە سەرقاڵەیەک دروست دەکات ئەگەر باسی کاتەوە بەڵێ دیارە خۆی من لە ساڵی پێشتری ژارە سەرپەرشتی تیپەکە لە گوندەکەی خۆم
و من ئەو کاتیشکە لە گوندەکەی خۆم بووم یاریزان بوومەوە بە شایەتی هاوڕێکانم زۆر جار باسەکەین نەک من چەند هاوڕەیەکی تریشم بەهۆی ئەوەی لە گوندا ژیاین نەمانتوانی ببینە یاریزانی لە نادیەک یاری بکەین ئەمە بۆ هەر یەکێک کە لە گوندنشینە بەڕاستی ئەم گرفتە هەیە ناتوانێت بێ لە نادیەک یان لە شوێنێک زۆر بەکەمی ئێستا لەم 1-2 ساڵی دواییە چەند یاریزانێکی باشمان هەبوون کە توانیان بێن لە خولەکانی کوردستان یاری بکەن بەس بۆ ساڵەکانی پێشوو تۆزێ ئەستەم بوو بەڵام لە ساڵی 2010 تیپێکماندانە هەر بەناوی تیپی شەهیدان و ئەو کات هەوڵ و مادوونێکی زۆرم لەگەڵادا و کاتی خۆم زۆر بەفیڕۆدا بێت ئەتوانم بڵێم بەفیڕۆمدا چکا لەبەرەوەی دوای ئەوە تووشی کۆمەڵێک گرفتە بووی لەوەی کە تۆ ئەم تیپەت داناوە و یاریزانت بانکرۆتە تیپەکە و مەشغوڵەتی ژیانیان بەکاری خۆیانەوە ئەگرن دێن بۆ یاریکردن ئەو کارانەی کەوا کردوتە تا چەند بۆ نمونە هەندێک جار لەوانەیە کارێکت کرده بێت کە زۆریش دیار بۆ بەڵام کاردانەوەکانی یاخود ئەو لایەنانی کەوا پێویست بوو کاردانەوەیان هەبێەوە چۆن لانی ئەگەر بە دەستخۆشیێکیش بێ دەستخۆشیان کردای بەڵام نەیان کردووە هیچ کارێکی وات لەبەر چاوە شتێک هەیە گومانی تیانە ینی ئێستا من ڕەمبێ لەسەر ئاسی کوردستان وەکو لە ژنەی تیپە ملیەکانی کوردستان ڕەمبێ کەسێک بم زۆرترین وێنەم لە ژنەی تیپی ملیە هەبێ ینی هیچ کەسێک وەکو شخصی یان چۆنەڵێ وەکو ژنەی تیپە ملیەکانی بەشی سلێمانی نادۆ بە شخصی بڵێ دەست خۆش بێ سپاس دەکەین کە تۆ ئەوەندە وێنەت لە تیپی ملیانی ینی هەندێک فۆتۆگرافی هاوڕەمێ زۆر جار ڕەمێ ڕخنەوە لێگرنەوە تیپی ملی بۆچی تۆ لە تیپی ملی ینی دەڕۆنیان لە نادەکان یان ڕۆم بۆ منە هەندێکیان وەلای بانەڵم زۆربیان خۆبەخشین بەس هەندێکیان بەبێ ئەوەی کە ئەقدیان نەبێ یان لە ڕووی مادی و هاوکاری نەکردن فۆتۆ ناگرن بۆیە زۆر جار من ئەزان تیپی ملی ئەمەیتیانە تووشی ئەم ڕخنە بۆتمە لەلایەن هاوڕەکانی خۆمەوە من بام شتێک بۆ بینەران باسکەم ئەمە بۆ مێژوو شەیڵم یاریگای تەکیە یاریگای نەحەی تەکیە کاتێکەوە کرا بەچی من کاک جەوهەرکانی هەنجری فۆتۆیەکی هەبوو کەوا چەندین فۆتۆی هەبوو لە نێو یاریگا گەڵەکەیە بەڵام فۆتۆیەکی هەبوو کە زۆر دیار بوو ئەم فۆتۆیە کە دواتر بە فلێکێز نیشانی سەرۆکوەزیرانی ئەو کاتە دراوە کە سەرۆکوەزیرانی ئەو کاتە کاگنیسرۆ بەرزانی بڕیاری بە چیمەنکردنی یاریگاکەیدا و دواتریش چیمەنی کردی بە چیمەنی دەستکرد هۆکاری سەرەکی من ئەتوانم بڵێم ئەم وێنانەی کاک جەوهەر کاریگەری خۆی هەبوو کە ئەم وێنانە کرا بە فلێکس و نیشانی سەرۆکوەزیرانی ئەو کات درا کە من پێم وایە ئەبوو دەستخۆشێکی تایبەت لە تۆ بکرایە لەسەر ئەو حاڵەتە کە ئەو فۆتۆی تۆ کە یاریزانەکە دیار نەمابوو لە نێو بەبوونی خۆڵ و تەپ و تۆزی هاوینەوە یاریزانەکە دیار نەمابوو کاتم تۆ سەرنجت چییە لەسەر ئەمە وڵای خۆی من دیارە من ئەو کاتە ئەو وێنەیەم کە چرکاند ڕاستە یاریزانەکە هەم یاریزانێک لە دیار سەرەتی هەمیش یاریزانەکە تاو کەوتووە خۆڵ بەبان سەریایەتە چۆنڵی سەرتاپەی داپۆشیەوە تەنها سەری دیارە و لەگەڵ کەمێ لاشەیە دیارە ئەو کاتە کاکمەلە هەراس ئەو قرار بوو کە چاوپێکوتنیەکە بێ لەگەڵ بەڕێز سەرۆشی حکوومەتی ئەو کات پێویستیان بە وێنە بوو دیارە ئەو وێنەیە کە نیشاندایشە بوو لە وێنانی کە کاریگەری هەبوو بۆی کە ئەو یاریگای بگرێت خۆشم ئامادە بوو بەڵێ ئەوە بکە جەنابش لێ ئامادە بووی دیارە من پێشنیاری ئەوم کرد کە ئێستاش من بۆ مێژوو شێڵم کاژمێر سەی شەو و کاک جەوهەر کە وێنەکانی بە جیمێڵە بۆ من ناروێنەکانی کە وێنەکان بە کوالەتی بەرز بۆی ئێمە بیکەین بە فلێکس و نیشانی سەرۆکوەزیرانی بین دیارە منەوەی کە پێشنیارم کرد جارێک لە ڕێی تۆڕە کۆمەڵاتەکانەوە داوام لێکردن یعنی بۆ من نا باناوەکە لەسەر لابەرن بۆی لێرە داوای لە لەژنەی تیپە ملیەکانی تەکی ئەەکەم بەڕاستی بکرێ ئەو وێنەیە هەر لە چۆن لە شوێنێکی یاریگایە هەڵ بواسرێ ینی هەر کەسێک ببینێت کە وێنێ با من ناوەکەی منی لەسەر لابن یان چۆنڵی هەر نەگوتری ئەوە وێنەی جەوهەرە تەنها بگوترێ ئەم وێنەیە بۆ هۆکاریەوەی کە ئەم یاریگایە پیشانی سەرۆکوەزیرانی ئەو سابدرێت بۆی ئەم یاریگا بکرێ بە چیمەن باسی ئەوەت کردکەوە وێن لۆگۆکەت بۆن یاخود ناوەکەت لەسەر وێنەکە لابرێ تا چەند تووشێم حاڵەتە بوویتەوە بۆ منە دەزیاکان یاخود پەیجەکان وێنەکانیان بردوویت و لۆگۆکان لێ کردوتەوە خۆی ڕاستی وەکو شەخص زۆر جار هەر لێ یەکرێتەوە یعنی لێ یەکەنەوە پیامان ناخۆشە وەکو بڵێم پێم خۆشە ئەمە چۆنڵی
ناگونجێ بڵێ چکە لە بەرەوەی پێم ناخۆشە بەس وەکو ڕاگەیاندنەکان بڵێ لە ڕۆی حەز ناکەم ناوی ڕاگەیاندنەکان بێنم بەس لە ڕووی ڕاگەیاندنە گەورەکان یان لە سایتە گەورەکان وێنەکانمان ئەبرێ و دواتر لۆگۆکەی لێکرێتەوە خۆی لە ئەسڵە ئەکرێ کارمەندی کەناڵەکە یان سایتەکە خۆی بێ یاخود تەکلیف کە داوا لە فۆتۆگرافەکە بکە وێنەکە بەرێ یان ئەرکی خۆیەتی بێتە یاریگا وێنە بگرێت نەک ئەوەی بێ وێنەیەکی من کە ساعت و نیوێک لە یاریگا دانیشتوم 2 ساعتیش لەسەر کۆمپیوتەرەکەم خەریکی ئیدێتکردنیەتیم لەگەڵ ئەوشان لۆگۆی لێدەم ئەمە کردی 3 ساعت و نیو بێ لە کاتەکەی کە تۆ ئەبێ نیو ساعت پێشەوە بڕۆی بۆ یاریگا تا لە شتە یاریگا لەوێ ئەگەڕێیتەوە ینی لانی کەم تۆ بۆ هەر یاریک بڕۆی لە 5 ساعت کەمترت ناوێت 5 ساعت پێویستە بۆیە ماندووبوونیشی زۆری ئەوێ هیچ کاتێک چۆنەڵی قوبوڵم نییە یان چۆنەڵی پێم خۆش نییە هیچ لایەنێک لۆگۆی من لێکاتەوە بەس ئەوەی کە ئێڵێم لۆگۆکان لێکرێتەوە مەبەستم ئەوە نییە کە لە یاریگاکەی تەکێ ئەم وێنەیە هەڵ بواسرێ بۆی من بڵێم لەبەر ناوەکەمە گرنگەوەی ئەم وێنەیە بۆ یاریزانەکەش کاتێ لەم خۆڵە یاری کرد دیمەنێشی دروست کرد بووە هۆی کاریگەری کە ئەو یاریگای بێ بچی من مەبەستم لەوە بوو پاشە من وەکو دوا پرسیار هەرچەنە پرسیار زۆرمەوە بەڵام کاتی بەرنامەکەی منیش بەرەو کۆتاییە چێت بە حکمی زۆری ئامادەبوونت لە یاریگەکانی کوردستانە چ لە خولی پلە دوو بێ پلەیەک بێ یاخود پلە نایەبەکان بێت تەجروبەیەکی زۆرت هەیە لەم چەند هەفتەی ڕابردووە هەرچەنە بە درێژایی خولی کوردستان خولەکانی کوردستان لەم چەند ساڵی دواییدا شەڕ و ئاژاوی نێو یاریگاکان هەبە بەڵام لە وەرزی ئەم ساڵە لە چەند هەفتەی ڕابردووە زۆرترین حاڵەتمان بینی بۆ هەفتەوە بوو لە یاریگایەک هەفتەوە بوو لە دوو یاریگا ئەمان بینی کە شەڕ و ئاژاوی نێو یاریگەکانە بوو تۆ بە پێی ئەزمونەی هەتە هۆکاری ئەمە بۆچی ئەژێڕێتەوە ئاکەسیدا وڵی من ئەڵێم لە وەکاری مادیە ڕەنبێ ئێستا بینەران بڵێن بۆ وەکاری مادیە منیش ئەو پرسیاراکەم بۆ ئەکرێ بۆ من ئەگە باسی خولی نایە بکەین کێشە و گرفتی بۆتیایە یان بۆ گرفت دروستە بێ من یەکەم گرفت بۆ ئەژێڕمەوە نادێک لە خولی نایب ئەم ساڵ کە ساڵی 2024 بۆ نمونە دامێشی باشەکرێ پارێشی باشی هەیە تەواو یان چۆنەڵی ئەو 24 یاریزانی کە هەیەی یان ئەو یاریزانی کە بانگشتی ڕیزەکانێکە یاریزانی باشن و عقدێشی باشیان هەیە و هەموو خاڵەکانی کە لە ناو یاریگان مەزبوطە لە گۆڵپارس کێشەیە لە هجووم کێشەیە لە وەسەد کێشەیە ئەم ساڵ نەتیجەی باشە کێبڕکەیەکا بۆ نازناوەکە ساڵی دووەم بڵێن ئەم ساڵ 200 ملیۆنی سەرف کرد بێ ساڵی دووەم دێ 6 ملیۆن سەرفەکە ئەڵێ دەبێ من ئیلان بیبەمەوە یعنی ئەمە یەکێکە لەو گرفتانە نادیەکان یانی چۆنەڵی تووشی ئەوە بوونە نازانن کە تۆ بڵێن ئەو یاریگایی ئەو یاری کە ئەیکەن چیان کردوتە ناوە یاریزانیان کردوتە ناوە یان یانزە مرۆڤیان کردوتە ناوە ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە نادیەکان تووشیە بن ینی چۆنەڵی کە بوو بە ناوێشی دەرکرد یان چۆنەڵی یاریزانی باشیە بۆ ساڵی دوایش دەبێ من ئیلان بیبەمەوە یان ئیلان نابێ تیپێکی تر لێم بێتەوە کە بۆ نمەڵێن شارێکی بچووکترە لە من چۆنە بێ لێم بێتەوە یان نادیەکە پارێکە لە لێواری مەرگ بوو دابەزێ چۆنە بێ ئەم ساڵ لێم بێتەوە لەوانە گرفت دروستەکە ینی چۆنەڵی ئێمە لەگەڵ ناوە شتەڵین ینی چۆنەڵی بێ لەگەڵ ناوە کە ناوەکە بچووک بوو شارەکە بچووک بوو من نابێت لێم بێتەوە یان نادیەکە پار لە خولەکە لە ئاستی دابەزی بوو ئەم ساڵ نابێت لێم بێتەوە گرفتەکان لەمەوە دروستە بێ ئەگەر باسی خولی پلەیەکیش بکەین من بۆی ئەگەڕمەوە خولی پلەیەک 5 جاری وەرە لە خولەکانە هەستکە هیچ کێشە و گرفتێکی تیانە بۆ لەبەرەوەی کە هەتا ئەو کاتەی کێشە نییە کە دیار نییە چێ کێبڕکەیەکە بۆ سەرکەوتن کە بەرەو کۆتایی ڕۆی یانەکەی من یانەکەی شارێکی تر ئەمەلی نەما بۆ سەرکەوتن کاتێکە چێ لەگەڵ تیپێکە یاریەکە ئەمەلی هەیە بۆ سەرکەوتن تیپی ئەوەی کە ئەمەلی نییە بۆ سەرکەوتن دێ یاریەکە ئەباتەوە ئەڵێ پێویستی نییە بۆ بیباتەوە کاکە یاری لەگەڵ کردووی ناتوە بە زۆران بازی لێت بێتەوە بە جوڵی تۆ ئەبێ یاریەکەی بات یعنی ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان ینی زۆر جار دوو کێشەی ئەم دواییە تەنانە ئەوە گرفت بوو ئەڵێ من پێویستمە ئەبێ بن بیبەمەوە بابەژیان تۆ جوڵت بە تۆپ نەکردووە یاریزانەکەت گۆڵی نەکردووە متاخیرەکەت گۆڵێکی داناوە پەنارتی لەسەر گیراوە گۆڵ پارێزەکەت هەڵی کردووە
تۆ بڕۆ لەگەڵ ئەمانە گرفتەکانی خۆت چارەسەکە نەگەوی لەگەڵ تیپی بەرامبەر کە پێویستی پێ نییە تۆ دەبێ بڵ یاریەکەم بیت. کای زەبەرم زۆر زۆر خۆشحاڵ ئەمڕۆ لەگەڵ تۆوە وەک ئاماژەشم پێکرد پرسیاری تریشمان نەوە بەڵام کاتی بەرنامەکەمان هەر ئەوە نەبوو ئەگەر لە کۆتایی بەرنامەکە شتێکت مابێ. دیارە من سوپاس دەکەم و مەمنونم بۆ بەسەرکردنەوەیە. وەڵاهی تەنها ڕێز و خۆشەویستیم بۆ تەواوی وەرزشکاران و ئەو توانایی کە من هەمە لە بواری فۆتۆگرافی ئیتر چۆنەڵی بۆ کاتەکەمەی کە هەمە هەوڵە دەم لە خزمەتی مرۆڤایەتی بم ئیتر چی لە سروش چی لە کەسیەنفال ئەمە دوانە بۆ من زۆر کارێکی پیرۆزەلام و هەوڵە دەم زیاتر قوڵ بمەوەتیای و کاری تێدا بکەم. بینەرانی ئازیز من بەم شێوە گەیشتمە کۆتای ئەڵقەیەم هەفتەی بەرنامی هەفتانی وەرزش لە کۆتای بەرنامەکەشە سواسی ئامادەبوونی جەوهەر محەممەد ناسرا بە جەوهەرکانی هەجیری دەکەم کەمرۆ لەگەڵمان نابوونی ئوستۆدیۆ سواز بۆ ئێوەش کەتان کات و سادە بینەرمان بوون سواز بۆ هاوکارانم لە پشتی کامێرا ڕێز و سڵاوی سیدادوابانی قبول فەرمونون تاڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیگە هەفتانی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن.